سڵاتان لەبێت بەیانیتان باش زۆر پێ خۆشحاڵم کە لە ئەڵلقەیەکی نوێ لە دوای مانگی ڕەمەزانەوە و لە دوای پشۆکانی جەژنەوە دیسانەوە ستافی پرۆگرامی ببورن چونکە لە ناو پرۆگرامەکان بە بەردەوام هەم لە خەریکاڵم ئەزمموی کوردستان لە پرۆگرامی بەیانی 24 ئەم جارش لەگەڵتان شاد بووم بۆ هیوایی کە بتوانین لەمە بەجووە ئەوەی کە ئێستا دەرفەتی پرۆگرامەکەمان هەیە و دیسان و هاتوونتە بەردەمی شاشەکان ئێوە بتوانین جوانترین بابەتەکانتان بۆ بخەینە ڕوو بە تایبەتی ئاگدارتان بکەینەوە لەو ڕۆژ و باردۆخەی کە هەیە ئیتر ئەو باردۆخانی کە هەرچیەکە بێت ڕۆژانە لە کوردستان دەرەوەی کوردستان ڕوو ئەدات ئەوە لە ڕێی پرۆگرامی ئێمەوە ئاگدارێ بن جگەلەوەی کە دەرگای پرۆگرامی بەیانی 24 هەمیشە واڵایە بۆ هەر هونەرمەندێک و هەر کەسێک کە ئەوێت هەنگاوێک کوردستان بەرەو پێشەوە بەت ئەوە ستۆدیۆکە ئێمە بۆ ئەو کراوێ بۆیە هەمیشە لەگەڵمان بن با بچین بزانین ئەمڕۆ ئەو بابەتانی کە ئامادەن ئێوە بینەری ئەبن لە دوای ئەوەی کە پشوویەکی درێژماندا و پێکەوە نەبوونەوە ئێستا دەستمان پێوە کردووە بزانین چی هەیە ئەویش گەشت و گوزاریە جابا لە گەشت و گوزارەوە دەست پێ بکەم و گەشت و گوزاری سۆران گەشت و گوزاری سۆران ڕێکۆردێکی نوێ دەشکێنێت لە پشۆکانی جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ نزیکەی 7,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانیان کردووە. جا وەرزی جوانیە و سروشت خۆی ئەنوێنێت لە باکووری کوردستان گوڵی وان سەرنجی گەشتیارانی ڕاکێشاو ئەم ساڵ 25,000 گەشتیار بۆ بینینی دیمەنە جوانەکان سەردانی ئەو شوێنیان کردو کە گۆلەکەی لێە. دروستە کە کەشوهەوا بەهاریە بەڵام لە عێراق خۆڵبارینکی زۆر هەبوو و خۆڵبارین و گۆڕانی کەشوهەوا کاریگەری نەرێنی بۆ چەرتەن دروستی مرۆڤ و کەرتی کوشت و کاڵ هەیە. ئەم بەیانیە لەگەڵ شارزایکی کەشوهەوا و باسی ئەو کاریگەریانە ئەکەین کە لەبارەی خۆڵبارینەوە لەسەر کەرتی کەشت و کاڵ دروست دەبێت. جابا سەرەتا باسی ڕۆژانی جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ بکەین کە لە ڕووی گەشتیاریەوە سپاس بۆخوا گەشتارێکی زۆر ڕووی کردۆتە هەرێمی کوردستان. جا بە تایبەتی هەندێک سنوور هەن یاخود هەندێک ناوچە هەن گەشتارێکی زۆر زیاتر لە هەموو شوێنەکانی تر ڕووی تێکردووە ئەتوانین بڵێن ڕێکۆردیشی شکاند. لە ڕۆژانی جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ نزیکەی 7,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانیان کردووە. بارزان محەممەد کە بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆرانە بە ئێمە بە کوردستان 24 ڕاگەاند کە لە 10 ڕۆژی ڕابردوو کە پشۆکانی جەژنی ڕەمەزان بووە نزیکەی 7,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانیان کردووە. ئەمەش وەک باسم کرد ڕیکۆردێکی نوێیە بۆ بژانەوەی کەرتی گەشت و گوزار کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو نەتوانراوە لەم ماوە کورتە پێشوازی لە ژمارەی زۆری گەشتیاران بەو شێوەیە بکرێت. جا دەبانەوێت ئەوەی کە بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران کە بە کوردستان 24 ڕاگەیاندووە وەکو بابەتێک وەکو سەرەتایەک بوو کە باسمان کرد ئەمانەی خۆی گفتوگۆمان لەگەڵا بکات و میوانداری خۆیمان کردووە کە بارزان محەممەد بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران ئەم بەیانیە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێر هاتی کاک بارزان. کاک بارزان با لەوە دەست پێ بکەین کە ڕیکۆردشکانی ئەم جارە یاخود لە ماوەی 4 ساڵە کە گەشت و گوزار ئەو بژانەوەی بەخۆی نەبینیوە ئەمە چ کاریگەریەکیە بێت کە لە دوای 4 ساڵەوە دەبینین تەنیا 7,000 لە ماوەکی کورد 7,000 کەس سەردانی هەرێمی کوردستانیان کردو و گەشتیار بوونە. جامە چەندێک کاریگەری لەسەر کەرتی گەشت و گوزاری ئەبێت.
بیانی ئێوە بینێرانی کوردستان 24 باش زەژن تا پیرۆز لە تۆش بیرۆز. بەدڵنیاییەوە کاریگەریی زۆر ئەرێنی دێختە سەر کەرتی ئابووری و جوولەیەکی بازاڕی باش پیدا دەکات لە تەواوی ئەو شوێنانی کە گەشتیار بۆی دەسێ بە زۆرێک کە وای کردووە لە سنووری ئیدارەی سۆران نزیک 1500 کارمەندی خستوتە سەرکار لە کەرتی گەشتیاری و لە لایەشی دیکە خەڵکێکی زۆر ئەوانەی کە دوکاندارن یاخود لە هەموو زۆر دوکاندارێکە بکرێت لە قەسابخانە یاخود لە نانەوەخانە لە چێشتخانە لە هەموو ئەو شوێنانی کە گەشتیار هەموو شوی پێدا دەکاتن جوولەیەکی باشی بازاڕی پیدا کردەوە وای کردووە بە زۆرێک کە خەڵکێکی زۆر لە کەرتی تایبەتە کار بکات و کاریگەری کردێتەوە دەسەر ئەوەی کە خەڵک ئەوەندە چاوی لە کەرتی گشتینە بۆکەوەی چاوی لەسەر کەرتی تایبەتە. زۆر باشە کاک بارزان پێت وایە هۆکارەکە بۆ چیە گەڕێتەوە لە دوای ماوە دوور و درێژە توانرا ئەم ساڵ ژمارێکی ئەوەنە گەشتیار پێشوازی لێ بکرێت بۆی کە ببێ بە ئەزمونێک بۆ ساڵانی داهاتوش پێگومان ئەیکەن بە ئەزمونێ بۆ ساڵانی داهاتوو بەدڵنیاییەوە ئێمە هەمانجی کۆنتاکتێکی باشمان لەگە کۆمپانیا گەشت و گوزارەکانی باشوور و ناوەڕاستی عراقەیە و لە ماوەکانی ڕابردوو ئێمە چەندین زار هەوڵمان داوا دیداری گەشتاری لەگەریان ببەستین و خۆشمان سەردانی بەغدامان کردووە بۆەوەی بتوانین ئەو هەماهەنجە بە بەردەوامی بووینێتەوە لە پێشانگەرە دنیای دەوڵەتەکان بەشداریمان کردووە ناوە ئێمە گەشتان بۆ ڕێی دەخین داوەتی لای سنووری ئیدارەی سۆرانیان دەکەین وە گەشت بۆ ڕۆژنامە نووسە بەناوبانکانی عراقی تایبەت باشوور و ناوەڕاستی عراق ڕێی دەخین بۆەوەی زیاتر بە بازارکردنی کەرتی گەشتاری ئەم سنوورە بخرێتە بە چاوی گەشتیارانی باشوور و ناوەڕاستی عراق ئەمانە بەڕاستی هۆکاری بە زۆر باش بوون و لە لاشی دیکە ئاسانکاری گەشتارەکان بە خۆشحاڵیەوە لە کابینی نوێیەم بە تایبەتی دەزگەکانی ئاسایشی بازەکان ئاسانکاریش تاویان کرد بۆ گروپاتی گەشتاری بۆ کۆمپانیا گەشت و گوزارەکان هەر ئەمە شەوای کردەوە بەڕاستی ساڵ لە دوای ساڵ ڕێژەی گەشتاری بەرەو بەرز بنووسێ. باشە بە ئیدارەبوونی سربەخۆی ئەو ناوچەیە با بڵێ ناوچەی سۆران چەندێک کاریگەری هەبوو لەسەرەوەی کە کەرتی گەشتیاری بەو شێوە ببوژێتەوە بەدڵنیاییەوە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەمی کابینی نوێم بڕیاری بە ئیدارەکردنی سۆرانی دەرکرد خۆشبەختانە کاریگەری خستوتە سەر تەواوی سێکتەرەکانێک لەوانە سێکتەری گەشت و گوزار لە ئێستادا ئێمە لە هەوڵداین بە هاوکاری و پاڵپشتی برای بەڕێزمان سەرپەرشتای ئیدارەی سەربەخۆی سۆران کە بەردەوام لە هەوڵدا لەگەڵمان هاوەهەنگە بۆ ئەوی بتوانین کەرتی گەشتیاری بەرەو پێشەوە بەرین لە ئێستاشدا ئێمە خۆمان ئامادە کردووە لە ئاندیشی نزیک کۆنفرانسێکی گەورەی و بەرهێنانی گەشتاری بەسین بۆ ئەوی بتوانین کاریگەری بخینە سەر کۆمەڵێک سەرمایه‌دار و وەبەرهێنەر بۆی وەبەرهێنان بکەن لە سێکتەری گەشتاری لە سنووری هەر سوار قەزای سۆران ڕەواندزمی گەسۆر سۆمان کە نزیکی 75 شوێنمان دیاری کردو بۆی بتوانین ئەو 75 شوێن لە هەموو جۆرەکانی گەشت و گوزار لە ئایندا وەبەرهێنەری بۆ بدۆزینەوە و سەرمایە گوزاری لەو سێکتەرەوە. زۆر باشە ئەوەی کە ئەزانرێت ئەوەیە کە لە 1970 ناوچە گەشتیارەکانە کەوێتە ناوچەی سۆرانەوە ئەوەی کە هی پارێزگای هەولێرش سەردام کات هەر دێتەوە بۆ ئەو ناوچانە و سەردانی ناوچە گەشتیارەکانی سۆران ئەکات ئەمە تا چەند دەتوانین بڵین بۆتە هۆکار بۆ ئەوەی کە ئێوە پێشوازی لە گەشتیارێکی زۆر بکەن و چۆن پلانتان داناوە کە بتوانن زیاتر ژمارەیەکی زیاتر لەوەی کە هەیە گەشتیار بۆ ئەو ناوچێ ڕاکێشن. ئێمە بۆ پێی و پلانی دامانناوە بەڕاستی دەمانەوێت ئەو هەماهەنجەی کە لە ڕابردوو هەوە بەردەوامی بدەین پێ بدەین لەگەر کۆمپانیا گەشت و گوزارەکان و لاشی دیکە ئێمە بەڕاستی کارمانە سەرەوە کردە بتوانین لەگەڵ شارەکانی تری باکووری کوردستان وەروەها ڕۆژهەڵاتی کوردستان بتوانین بەشدار بکەین لە کۆمەڵێک پێشانگای نێودەوڵەتی بۆ ئەوی تەنها نەوەستین بەوەی کە کاریگەری بخینە سەر گەشتاری باشوور و ناوەڕاستی عراق بەڵکو بتوانین گەشتیاری بیانیش بینین زیاتر بەرەو هەرێمی کوردستان ئەوەی ئێستا هەیە بەڕاستی کە گەشتیارە دێت بۆ هەرێمی کوردستان 185 گەشتاری باشوور و ناوەڕاستی عراق لە بۆیە لە ئێمە لە پلانماندایە و لە بەتاکید لە هەوڵەکانیش بەردەوام دەبین بۆ ئەوی بتوانین کاریگەری بخینە سەر گەشتاری بیانیش و ڕێژەی گەشتاری بەرەو بەرزبوونەوە بین لە لاشی دیکە ئێمە وەکو باسم کرد خۆمان ئامادە کرد بۆ ئەوی کۆمەڵێک پرۆژەی ناوازە لە سنوورەکە بێتە ئەنجامدان لە ڕێگەی وەبەرهێنان بۆ ئەوی وا بکەین زیاتر ڕێژەی گەشتاری بەرەو بەرزبوونەوە بین لە هەمان کاتدا ساڵە دوای ساڵ ڕێژەی دروستبوونی پرۆژەی گەشتاری بەتایبەت کەپری گەشتاری لە ڕێواری ڕووبارەکان ڕوو لە زیاد بوونە و لە هەمان کاتدار بەشێکی زۆری ئەو شوێنانی کە گەشت و گوزاری بوونە ئێمە بەردەوام لە هەوڵدان لەگەریان بۆی شوێنەکانیان نۆژەم بکەنەوە ئەمانە بەڕاستی کاریگەری دەختە سەر گەشتار بۆی
ساڵە دوای سا ڕێژەکە بەرەو بەرز بنووسێت. زۆر باشە کاک بارزان لەگەڵەوەی کە ئاتانەوێت کەرتی گەشتیاری بۆ شێوە پەرە پێ بدەن کە ناوچە گەشتیارەکان بۆ نمونە کەپرەکان شوێنی ناوازەتر دروست بکەن بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوەی کە سەردانی و ناوچانە ئەکات دواتر هەر بۆ مانەوە و هۆتێل و مۆتێلەکان زۆربەی زۆریان ئەگەڕێنەوە هەولێر واتە بێدەکان لە هەولێر زیاتر پڕە بێت لەو ڕۆوە چ کارێکتان کردووە کە ئەو میوانانەی کە دێن یاخود ئەو گەشتیارانەی کە دێن بتوانن بمێننەوە ینی ئەم هاتوچۆیش ڕەنگە هەندێکیان ئەو 700,000 ڕەنگە ئەگەر شوێن هەبووە زیاترش بووە بووبە بە 100,000 نەگەڕانایەتەوە بۆ هەولێر چیتان کردو بۆەوە؟ ئێمە بۆ ئەم مەبەستا لە هەوڵی بەردەوام داین بۆی بتوانین ژمارەی ژووری فندقی زیاد بکەین بەڕاستی لە ئێستادا پرۆژێکی دوو پرۆژەی گەشتیاری لە ڕێوەبەرهێنان لە دروستکردن ئەمانە وا دەکاتن ڕێژەی ژووری فندقیمان بەرەو بەرز بنەوە بچێتن هەر سندە ئێمە لە یەک شەودا نزیکەی 3000 سەرینمان هەیە و لە هەمان کاتدا بەتایبەت لە وەرزی هاوینان نزیکەی 5,000 کەپری گەشتاریمانەیە بەشێکی زۆری ئەو کەپرە گەشتارانەوە ئەو گەشتارانی کە دێن بۆ ناوچە گەشت و گوزارەکان و لە کەپرەکان دەمێنەوە شەوانیش بەشی زۆریان دەمێنەوە بەڕاستی مەوای کردووە ڕێژەی گەشتاری بەرەو بەرز بنەوە بچێتن ئێمە بەو شەونەوەستاوین لە هەوڵەکانمان بەردەوامین وەکو باسم کرد بۆی بتوانین هەم دروستکردنی فندق و دروستکردنی گوندی گەشتاری لە کۆمەڵێک ئەو شوێنانی کە دەشێن لە بۆ پرۆژەی بواری گەشتاری وەکۆی جەنابەت باست کرد بەڕاستی گەشتار وا بکەین زیاتر لە سۆران و دەوروبەری و لە قەزاکانی ئەطرافی ببینێتەوە وەک لەوەی کە زیاتر دووبارە بکات بێتەوە بە هەولێر. باشە با کەمێکیش باس لە پاراستنی ناوچە گەشتیارەکان بکەین تر هەموو دەستگاکانی ڕاگەیاندن لە ڕۆژانی جەژن هەموو لەگەڵ هەر وشەیە کە باسەکرا لەگەڵەوە باسێواکرات سروشتی کوردستان بپارێزن جوانی کوردستان بپارێزن پاراستنی ناوچە گەشتیارەکان زۆر گرنگە بۆ مانەوەی ئەو شوێنانە بە جوانی بەڵام لەگەڵەوەیە ئەگەر ئێستا کەبێکی دیکە هاوکارانم یارمەتی دەربن دیمەنێکی زۆر ئەتوان بڵێم ناخەژێنمان بینی کە گۆمی فێڵاو بەو ئەسا ئەوە دیمەنەکەیە کە گۆمی فێڵاو یەکێکە لەو دیمەنە جوانانە و لەو سروشتە جوانەی کە کوردستان هەیەی تەنانەت وەکو ناوچەیەکی ناوازە وێنەکەی کراوە بە پول بۆ سەر وەکو وڵاتانی دیکە بۆ وەکو پول بەکارهێنراوە بەڵام کە ئەم دیمەنە ئەبینین ئەمە زۆر ناخەژێنە ئێوە ڕێنمایەکانتان چییە؟ ئەو کارانی کە کردوتانە بۆ پاراستنی ئەو شوێنە چییە و چی داواکەن لە گەشتیاران لەگەڵ ئەو هەمووی کە کەناڵ ڕاگەاندنەکان جەخت لەسەر پاراستنی شوێنە گەشتیارەکانەکە بەڕاستی بەداخەوەی ئێمەش ئەو دیمەنێک کە بینیمان زۆر ناخەژێن بۆ خۆی جەنابەت باز دەکەی بەڕاستی ئێمە لە دووەم ڕۆژ ئاهەنگێکی گەورە لە ڕێگەی بنکەی گەشت و گوزاری چۆمان سازکرا بۆ لەوێ گەشتارێکی زۆر ڕووی لە گۆمی پێڵاو کرد هەرچەنددا و ڕۆژە تقریبان زۆر باش و بەڵام ڕۆژی سێمی دەژن کە گەشتارێکی یەکجار زۆر ڕووی لە ناوچە گەشت و گوزارەکانی سنووری ئیدارەی سۆران کرد کە نزیک بۆ لە 20,000 گەشتار و ڕیکۆردێکی نوێیشکان بە تەنها بۆ گۆمی فێڵاو نزیکەی 5,000 گەشتار سەردانی گۆمی فێڵاوی کرد ئەمە وای کرد بەڕاستی ئەو گەشتاری کە ڕووی لەوێ کرد بەشێکیان لەگە ڕێزم زوول پاشماوەکانی لەوێ بەزێشت ئێمە بۆ ڕۆژی دواتر واتە ڕۆژی چوارەم حملەیەکی گەورەی خاوێنکردنەوەمان کە ئەنجامدا بۆ دوێنێش دووبارە زوڵمان کۆ کرد و ئەمڕۆ ئێستا کە من قسە لەگەڵ جەناب دەکەم تیمێکی گەورەی پاکەرەوە دووبارە سووە پاش ئەوەی کە ڕۆژی چوارەم ئێمە حملەیەکی خاوێنمان کرد بە هەمان شێوە ئەم ڕۆژ حملەیەکی ترمانەیە واتە کە پاکتان کردوتە دیسانەوە بەڵێ بەدڵنیایەوە دوو دیسان پێیز بیتەوە بەڵام ئەمڕۆ حملەیەکی گەورەی پاکەرەوەمان دووبارە لەگەڕی تیمی پاپاگرروپ کە کۆمپانیایکی پاکەرەوەی لەو سنوورە ئەنجام دەدرێتن بە هەماهەنگی بنکەی گەشت و گوزارمان لە چۆمان و بە خۆشحاڵیەوە بە هاوکاری قایم قامەتی قەزای چۆمان سێ لە کارمەندی ئێشگرمانداناوە بەردەوامی هەم چاودێری ئەو شوێنە سروشتە بکاتن و لە هەمان کاتدا بە بەردەوامی لە هەوڵداوی بۆ پاکراگرتنی سروشتی گۆمی فێڵاو بەڕاستی ئەوەی ئێمەش بینیمان ناخەژێنە نەکە لە گۆمی فێڵاو بەڵکو لە تەواوی ئەو شوێنانەی کە گەشت و گوزارین ئەگەر بێت و یەک ڕۆژ خاوین نەکەوە بەڕاستی بە بنزبل و خاشاک دەکوێت ئەمە ئومێدەوارم لە ڕێگای کەناڵەکەی بەڕێستانەوە خەڵک ئەو یاخود ئەو گەشتارانی کەوادێن بۆ ناوچە گەشت و گوزارەکان هاوکار بۆ پاراستنی ژینگەی شوێنە گەشت و گوزارەکان چونکە بەڕاستی لێ حساب بۆ بکەین ڕۆژی دواتر گەشتارێکیش و گەشتارەکانی تریش سەردانی ئەو شوێنانە دەکەنەوە بۆ ئێمە وڵاتی خۆمان خۆش بێتن کوردستانی جوانمان پارێزین بۆی وا بکەین سەرنجی گەشتاری بیانی بەرەو دیوە جوانەکانی سروشتی ئەم ناوسێرا پێشە بەڵام دواتر ئەکرێ بڵێن گلەیەکە ئەگەڕێتەوە سەر خەڵکی باشووری کوردستان چونکە ئەو گەشتیارانەی کە سەردانی گۆمی فێڵاو ئەکان زۆربەی خەڵکی ناوچەکانی خۆمانن کەمتر گەشتیارە عەرەبەکان سەردانی یاخود گەشتیارانی کە لە خوار و ناوەڕاستی عێراق دێن سەردانی ئەو شوێنەکەن چه داواکاریەکتان لە خەڵکی خۆمان هەیە کە لەم دەوروبەرەی خۆمانن ئەچنە گۆمی فێڵاو
و ئەو دیمەنە دواتر دروست دەکەن لەوێ. وڵا بە سوپاس ئەوەی کە تیمە شاخەوانەکان ئەوانی بەشی زۆریان خەڵکی کوردستان و هەتا ئەوان سەردانیان دەکرد زۆر پاک و شوێنێکی لەبارەوە بۆ ئەوەی ئێستاش هەر لەبارە بۆ گەشتکردن بەڵام دواتر بەڕاستی کە بینیمان گەشتارێکی زۆر و خەڵکی ناخۆش کوردستانیشی لەگەڵا بەڵام بەشێکی زۆر گەشتاری بیانیش تێدا بوون لەوانە بە خەڵکی باشوور ناوەڕاستی عراق تەنانەت خەڵکی بیانیشمان لەوێ دەبینی ئەمە بەخۆم ڕۆژی دومی جەژن لێ بووم گەشتارێکی یەکجار زۆری لێ بوو بۆیە ئومێدەوارم بە لە هەموو کەسی خەڵکی خۆمان خەڵکی ناوی هەرێمی کوردستان هاوکار و هەماهنگ بێ بۆ پاراستن و پاکراکردنی ژینگەی شوێنە گەشت و گوزارەکان. باش کاک بارزان لەو ناوچانە بەشێکیان بۆ نمونە هەر لە گۆمی فێڵاو ئێوە فستیڤالێکتان ڕێخستی گۆرانی و هەڵپەرکانە تا چەندێک کارتان بۆ ئەوە کردو جگەلەوەی کە خەڵ خودی خۆی گەشتەکات وەکو ئێوەکو بەڕێبەراتی گەشت و گوزاری سۆران لەو جۆرە چالاکیانە ڕێک بخەن بۆ سەرنج ڕاکێشترکردنی ناوچەکان. ئێمە لە بەرنامەواندا ئینشاڵڵا لە مانگی 6 گەورەترین فستیڤالی پەرەشوت و پەڕەگلایدەر لە چای کۆڕک بە دیوی خەلیفان کە فستیڤالێکی نێودەوڵەتی و نزیکی دەوڵات بەشداری دەکەن ئینشاڵڵا لە ئایندێشی نزیک بەرنامەمان داناوە لەگەر تیمی پەڕەگلایدەر و پەرەشوتی کوردستان کە بتوانێت ئەمە ڕێک بخرێتن بە ئەمە لاشی دیکە ئەمە فستیڤالی پێشبڕکێی ئۆتۆمبیلی سەرکێشیمان هێنا لۆفەکانی گەلی عەلی بەگوە هەمان شێوە ئەمەش لەسەر ئاستی کوردستان و عراق ئەنجام دێتن و ساڵانە ئێمە فستیڤالی فۆلکلۆری خواردنی کوردەواری و جلوبەرگی کوردەواری ڕێک دەخێن لە یەک لە ناوچە گەشت و گوزارەکانی ئیدارەی سۆران ئێمە 30 سال فستیڤالمان ئەنجامدا و هەروە ساڵانە لە وەرزستان فستیڤالی بفرمان ئەنجامدا هەموو ئەمانە ئێمە لە وەرزە زیادزیەکان هەوڵمانداوە ئاهەنگ فستیڤالی جیاواز ئەنجام بدەین بۆ ئەوی بتوانین سەرنجی گەشتاری بەرەو لەلایەک هەم دیوە سروشتەکەی ڕاکێشان هەمیش مشارەکەی پێ بکەین لەگەر ئەو کار و سەڵاشانێکەوە ئەنجامی دەدەین. زۆر باشە پلانەکانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سۆران ئایا لەگەڵ وەرزەکانە گۆڕانکاری بەسەرادێت یاخود لە ساڵێکا بۆ نمونە بۆ ساڵێک پلاندانن و لەسەر ئەو پلانە بەردەوام ئەبن. ئێمە پێ ئەو پلانێک کە دادەنین ساڵانە بە ژێرەی هەر وەرزە و هەروە هەر مانگێش دایدەنێن بەنمونە لە وەرزستان بەڕاستی پێویستە بێمە کۆمەڵێک چالاشی جیازە ئەنجام بدەین لە وەرزستان لەوانە خلیسکانی سەروەفەر گەشتی شاخەوانی کە ولا بە هەمان شێوە لە وەرزی پایزانیش گەشتی شاخەوانی زۆر ئەنجام بدەێت کە ئەو سنوورە تەواو شیاوە لە بۆ گەشتی شاخەوانی و لە وەرزەکانی هاوین بەڕاستی لەپاڵ ئەو دیمەنە جوانە سروشتێکەوە کانیاوەکان و یاخود ڕووبارە سروشتەکان هەیەی ئێمە هەوڵمانداوە بە تەنسیق لەگە کردی تایبەتی ناوسەکە ناوە ئاهەنگ و چاڵاشی جیاواز ئەنجام بدەین لە وەرزەکانی تر بە بەهاران بە هەمان شێوە ئاهەنگ و کەرنەڤاڵی فۆلکلۆری ئەنجام بدەین واتە پلانەکانی ئێمە لە بۆ هەموو وەرز و مانگەکە. زۆر باشە من هەنگاوێکی تر ئەگەڕێمە دواوە چونکە پاک و خاوێن ڕاگررتنی ناوچە گەشتیارەکان بێگومان هۆکارێکی سەرەکیە کە خەڵک سەردانی کوردستانی بۆ کات لە سەرەتای پرۆگرامیش ئەوە خیاڵم لە لای پرۆگرامی ئەزمموی کوردستان بوو خەری و باسی ئەوە بکەم چونکە یە پرۆگرامی ئەزمموی کوردستانیش کە پێشکەشیەکەین جگەلەوەی کە ئەزمموی کوردستان لە ڕووی ئاوادانکردنەوە دەخاتە ڕوو لەگەڵەوەشە باسی گەشت و گوزاری کوردستانەکەن ئەوەی میوانە دێت هەمووی سەرسامە بۆ پاک و خاوێنی کە لە کوردستان هەیە. ئایا بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سۆران تەنیا باسی ئێواکەم چونکە ئەو ناوچەیەوە گوتمان 1970 ناوچە گەشتارەکانی لەیە تا چەنە کارتان کردو کە تیم هەبێت ئەو تیمانە بە بەردەوام خەریکی پاک و خاوێنکردنی ئەو ناوچانە بن و لە کاتی گەشتکردنیشە بە تایبەتی بەسەر خەڵکەوە چاودێر بن. بە خۆشحاڵیەوە ئەو کۆمپانیایی کە ئەرکی پاکراگرتنی شار و شارۆسەکانی سنووری ئیدارەی سۆرانی لە ئەستۆی بە هەمان شێوە بەشێکی زۆری شوێنە گەشت و گوزارەکانیش لە ئەستۆ دەگرێت و بەردەوامی ئەو شوێنە گەشت و گوزارانە پاک دەکاتەوە بەڵام خۆشتان دەزانن لە ڕۆژێکە ئەگەر بێت و 5,000 یاخود 10,000 گەشتار سەردانی شوێنێکە بە تاکید پاشماوە زبل خاشاکار دەبێت چونکە لە هەندێک شوێنە بە تایبەتی لە جەژنبوونەکان قەڵەباغێکی لە ڕادەبەدەر هەیە بەرمونە ئەمە لە بەهاوی نەهواری بێخاڵ لێک ڕۆژ ممکنە 10,000 گەشتار سەردانی ئەو شوێنە بکە بە تاکید لە گەشتکردنی 10,000 گەشتارە بەشێک زبل و خاشاکار دەبینی بەڵام خۆشبەختانە ئێمە دوای درنگانی شاو یاخود بەیانیشی زوو هەوڵمانداوە بە تەنسیق لە کۆمپانیا پاکەرەوە تاوی ئەو شوێنانە پاکێتەوە و ئێشی گریشمانەیە تیمەکانی خۆمان بەوردی چاودێری ئەو خاوێنکردنەوەی شوێنە گەشت و گوزاریان دەکەن وەکو باسم کرد ئەگەر چاودێریەکانی ئێمە و هەماهەنگی کۆمپانیا نەبی بەڕاستی لە یەک ڕۆژە ئەو شوێنانە پڕ دەبێت لە زبل و خاشاک بۆیە بەوردی چاودێری ئەو شوێنانە دەکەین و بە هەوڵمانداوە ژینگەیەشی لەبار بە تایبەت لە پاکراگرتن بۆ گەشتیاران بڕخسێن بۆی گەشتار بەخۆشی کاتەکانی خۆیان لە شوێنە گەشت و گوزارەکان بەسەر بێن. بەڵێ بۆ هیوایی کە هەر کوردستان ئاوادان بێت و بە پاک و خاوێنی بە جوانی بمێنێتەوە چونکە ئێمە بەوە ناسراوین هەموو دنیا کورد بەوە ئەناسێت هەم ناوچەکەی جوانە هەم پاک و خاوێنە
و بەو هیوایی کە توانی بێتمان ئەمڕۆ پەیامێک بگەینین بە خەڵک چونکە ئەمەیتر وەرزی گەشت و گوزاری دەستی پێکردو خەڵک سەردانی شوێنە گەشت و گوزاریەکانەکات بۆیە ئەم بەیانێ سپاسی جەنابتەکەین کە لەگەڵمان بوویت و ئەماوەیەش ئەرکێکی زۆرتان لەسەرشان بوو دەستان خۆش بێت بە ئەرکی خۆتان هەستاون. بارزان محەممەد بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران ئەم بەیانی میوانی بەرنامەی بەیانی 24 سپاس دەکەم. سپاس بێوەش. بەڵێ دەستەی کەشناسی و بوومەلەرزەزانی عێراق ڕایگەیاندووە کە شەپۆلێکی دیکەی خۆڵبارین عێراق ئەگرێتەوە ڕەنگە ئەم چەند ڕۆژێش لەوەیە کە هەر ئەم خۆڵبارینە هەبوو هۆکارێکی دیکە بوو کە خەڵک بێت بۆ ناوچە کوردستانەکان لێرە کەش و هەوا لەبار بوو و تا سبەی یەکشەممە ئەم خۆڵبارینە هەر بەردەوامە بێت ئەمە لە کاتێکایە کە لە 2 ڕۆژی ڕابردوو زیاتر لە 5,000 کەس لە عێراق بەخۆی خۆڵبارینەوە ڕەوانی نەخۆشخانەکان کراون باری تەندروستیان تێک چووە و گوتەبێژی تەندروستی عێراقیش لەم بارەیەوە ڕایگەیاندووە کە بەهۆی ئەم شەپۆلە خۆڵبارینەی کە عێراقی گرتوتەوە تەواوی نەخۆشخانە و دامەزراوە تەندروستیەکان خراونەتە ئامادە باشیەوە تاوەکو ئێستا 5 حاڵاتی بەهۆی خۆڵبارینەوە گیانیان لەدەستەوە. بەهۆی ئەو خۆڵبارینەی کە بەغدا پایتەختی عێراق و چەندین پارێزگای عێراقی گرتووەتەوە 5 کەس گیانیان لەدەستاوە و زیاتر لە 5,000 کەسیش تووشی هەناسەتەنگی و کێشەی کۆئەندامی هەناسەدان بوونەتەوە. دوای کەمبوونەوەی کاریگەریەکانی ئەو شەپۆلی خۆڵبارینەی چەند ڕۆژی ڕابردوو ناوچەکەی گرتبوویەوە بەیانی ئەمڕۆ شەپۆلێکی دیکەی خۆڵبارین لە بیابانەکانی ڕۆژ ئاوای عێراقەوە دەستی پێکردووە و بەغدا و چەند پارێزگایەکی دیکەی گرتووەتەوە. تم استقبال المرضى بەهۆی خۆڵبارینەکەەوە تاکوێستا 749 نەخۆشمان وەرگرتووە کە بەدەست هەناسەتەنجی و کێشەی کۆئەندامی هەناسەدانەوە دەناڵێنن. العدد تقريبا 748 حالة. بە مەبەستی پێشکەشکردنی چارەسەری پزیشکی پێویست بەو کەسانێک کە بەهۆی خۆڵبارینەکەەوە دووچاری مەترسی خنکان بوونەتەوە سەرجەم نەخۆشخانە و ناوەندە تەندروستیەکانی سەر بە وەزارەتی تەندروستی لە تەواوی پارێزگاکان خراونەتە حاڵەتی ئامادە باشیەوە. من ڕەبۆم نییە بەڵام کاتێک خۆڵبارین ڕوودەدات هەست بە هەناسەتەنگی و کێشەی کۆئەندامی هەناسەدان دەکەم. لە ماوەی ڕابردوودا چەندین شەپۆلی خۆڵبارین وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت عێراقی گرتوتەوە کە بە وتەی شارەزایانی ژینگە بەهۆی گۆڕانی کەش و هەوا و خراپی سیستەمی بەرەوەبردننی ئاو و وشکانی زیادی کردووە. بێگومان دەمانەوێت بە دواتچوون بکەین بۆ ئەوەی کە ئەم کەش و هەوایە ئێمەش هەر لە ناوچەکەیە بەشدارین لەم جوگرافیایە کە هەیە دەمانێت بزانین کاریگەرەکانی چیە هۆکارەکانی چییە و چۆن ئەتوانێت خەڵک خۆی بپارێزێت بۆیە ڕێبەر مزوری مامۆستای زانکۆ و شارەزای کەش و هەوا ئەم بەیانە لە بەیانی 24 لەگەڵمان میوانە و سەبارەت بە ڕۆژی کەش و هەوا کە ئێستا ئەو بابەتە و راپۆرتەکە ڕۆی کاک ڕێبەر قسەمان لەسەر کرد و بینیمان پێش هەموو شتێ بە خێرهاتی سەرچاو ئەوە با بزانین کە جارە پێش هەموو شتێک هۆکار چییە کە ئاوا بە بەردەوام لە ماوەی هەفتەیەکە 3 ڕۆژێک خۆڵبارینێکی لەو شێوەوەی لە سوۆشیال میدیا بینرێ تەنانەت بە ماسیحە پاڵ بەو خۆڵەوانێن. بەیانیتان باش بەیانی کوردستان 24 باش بێگومان ئەو خۆڵبارینەی کە ئێستا ڕوودەدا لە عێراق و هەروەها بڵێم ناوە بە ناو هەرێمی کوردستانیش دەگرێتەوە هۆکاری سەرەکی بریتیە لە کەمبوونەوەی بارانباری کە ئەگە بێت و تەماشا بکەن لەم 20 ساڵی کوتایی دەواتە لە ساڵ 2000 تاکو ئێستا هەر 2-3 ساڵ جارێک یان 4-5 ساڵ جارێک ڕێژەی بارانبارین کەم دەبێتەوە بێگومان کە ڕێژەی بارانبارون کەم دەبێتەوە ئیتر بەخۆی عێراق ڕوبەرێکی زۆری سەحرای هەیە ڕوبەرێکی زۆری ئەم سەحرا دەبێتە هۆکاری سەرەکی بۆ ڕوودانی خۆڵبارین لە عێراق جا بەڕاستی حکوومەتی عێراق هەرزوو لەگەر ڕێکخراوەکان و لەگەر ئەوانە بڵێم ئەمان دیراسە کردووە لێرەدا دەمەوێت ئاماژە بەسەر راپۆرتێکی USA بدەم USA لە ساڵی 2017 لەگەر حکوومەتی عێراق دیراسەیەکی عێراقیان کرد لەم وەزعەکە ئایا مثلەن ئەم گۆڕانکاریانەی کەش و هەوا کە لە عێراق ڕوودەدا تا چ ڕادەیە کاریگەری لەسەر دەهاتی وڵاتەکە دەبێت ئەمان لە راپۆرتەکان ئاماژە بەوەدا کە بەوە کردووە کە تاکو ساڵی 2040 و 2050 ئەگەر بێت وەزعەکە بەم جوورە بەردەوام بیت زیاتر لە دوو پلەی گەرمە لە عێراق بەرز دەبێتەوە جا ئێستا مەثەلەن زۆر جار لە عێراق دەگاتە 50 ئەگەر دوو پلەی تر زیاد دەبێت وەزعەکە چۆن بێ
و هەروە لە راپۆرتەکەشان ئاماژە بەوە دەکەن بێگومان ئەم قسەیەکە دەکەم ساڵی 2017 بوو ئاماژە بەوە دەکەن ڕەنگە ئێستا گۆرانکاری زیاتریشی بەسەر بێت بەڵێ بێگومان ئاماژە بەوە دەکەن کە نزیکەی 100 ڕۆژ لە کوی 366 ڕۆژ لە عێراق خۆڵبارینە جا ئەگەر ئەمە بوو ناوەڕاست و خاروی عێراق بۆ کوردستانیش حتمما 40-56 ڕۆژێک بەر کوردستانیش دەکەوێت چۆن لە ئەگەر بایەکی بەهێز بیت یا شتێکەوە بێت بێگومان بە خۆڵبارینەکە کوردستانیش دەگرێتەوە جابوویە ئەمانە ڕێکخراوەکان و حکوومەتی عێراق و هەرێک لە بڵێن ڕێکخراوی UNDP و ڕێکخراوی ئایفاد و هەروەها وۆڵد بانک بە 100 ملیۆن دلاریان لە عێراق خەرج کردووە بەڕاستی ئاگام لێ نییە ئاخۆ کوردستان بۆ ئەم بەجێتە یعنی بەشی خۆی وەرگرتووە یانە بەڵام ئەمان بە 100 ملیۆن دلاریان لەگەر حکوومەتی عێراق تەخسیس کردووە بۆ ئەوەی بتوانن هەر هیچ نەبێت دەرهاوێشتەکانی گۆڕانکاری کەش و هەوا لە عێراق کەم بکەنەوە چۆن مەثەلاً ئەمە دەبێت هەوەی ئەوەی ئاو کەم دەبێتەوە و هەروەها زەوی کشت و کاڵیەکان بێگومان وەکو پێشتر بەرهەمیان نابێت و هەروە کاریگەری لەسەر کەمکردنەوەی کارەبا دەبێت چونکە 180 کارەبا عێراق لە هایدرو پاوەر دێت باشە ئیدی بەنەمانی باران بارین ئەمە زۆر کەم دەبێت بێگومان ئەو کاریگەری لەسەر بێت کاک ڕێبەر با بزانین تا چەندە ئەو بلێک لە یەک نەخشەی جوغرافی بەیەکەوەین تا چەندە کاریگەری لەسەر کوردستانە بێت ئایا هیچ گەرانتیەکەیە بڵێن کوردستان کەمێ باشترە یاخود باشتر ئەبێت لە چاو ناوچەکانی دیکەی عێراق کە بیابانێکی زۆری هەیە بە خوشحاڵیەوە بەرز و نزمی کوردستان زۆر مساعدەکە لە خواروی عێراق و لە ناوەڕاستی عێراق باشتر بێت بە حکمی ئەوەی مەثەلاً هەر سێ پارێزگەکانی کوردستان یاخود هەر چوار پارێزگەکانی کوردستان بەرز لە بوونمە هەولێر 450 مەتر لە ئاستی ڕووی دەرەوە بەرزە ئەم بەرزایە هەروەها هەبوونی بەرز و نزمی هەبوونی چیا و هەبوونی ڕێژەی سەوزای سروشتی کە بێگومان ئەمەش پابندە بە بارێنی بارانەوە کار کاتە هەر ساڵێک تو بارانێکی باش دەبێت و سەوزایەکی سروشتی باش دەبێت ئەمانە هەموو هوکار وا دەکەن کەەوە کوردستان زۆر لە خوار و لە ناوەڕاستی عێراق باشتر بیت وارە بێگومان ئەمەش دیارە یعنی کوردستان هەتا ڕادەی دەتوانێت بڵێن زۆر و سەلامەتە لەو مەجالە بەڵام دەکرێت ئێمەش بە زۆر شت کار بکەین بۆ ئەوەی بتانی دەرهاوێشتەکانی گۆڕانکاری کەش و هەوا لەسەر کوردستان کەمتر بکەیت ئەو کارانە چین کە ئەتوانین بۆ نمونە دەتوانین ڕێژەی سەوزایی زیاد بکەین بە بەکارهێنانی بوو نمونە زۆر لە وڵاتان ئاوی پیس فرێنا ینی دووبارتوان بەکاربێن بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە شارەکانیان یاخود پشتێنی سەوزای شارەکان زۆر گرنگە چۆن ئەمە لە هەرچی بای و تۆزێکی بەهێز شارەکە دەپارێزێت ئیدی دەتوانین لە جیاتی ئەو بوو نمونە بوو مەسائلی کشت و کاڵ ئێمە دەتوانین پشت بەستین بە تیشکی خۆرەوە لەبەر ئەوەی لە کوردستان ئێمە تیشکی خۆر یعنی ئەو ڕۆژانێکەوە تیشکی خۆر هەیە زۆرن کەواتە ئێمە دەتوانین ئیسیفادە لە تیشکی خۆر بکەین بۆ مەسائلی کشت و کاڵ خۆمان بەدوور بگرین لەو فۆسل فیولێکەوە دەبێتە بەشێک لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا یاخود دەبێتە بەشێک لە پیسبوونی ژینگە لە کوردستان یاخود دەکرێت حکوومەت بە جددی بیر لە ئەوە بکاتەوە لە کەرتی هاوبەش واتە حکوومەت و هەروەها لەگەر کۆمپانیەکان بە ڕێژەیەکی دیاریکراوە مەثەلاً لەسەر پرۆژە کشت و کاڵیەکان کار بکەن و هەروەها تەماشا بکەن بە دیراسەکردن بە دیراسەکردنی جەدوە اقتصادی ئایا بزانن کامە شوێن لە ڕووی گۆڕانکاریەکانی کەش و هەوا کەمتر کاریگەری هەیە بتوانن بەکاری بێنن بۆ زیادکردنی بەرەبوومی کشت و کاڵ ئەگەر بێت ئەم ساڵە تەماشا بکەین جوتیارەکان زەرێکی زۆریان دەرکەوت باشە دێنە سەر بابەتی کشت و کاڵی با بزانین ئەم خۆڵبارینەی کە ئەبێت لەگەڵۆشە بارانیش کەم بوو ئەو خۆڵبارینش ئەبێ ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر و بەربوومانەی کە باسی سەوزاییت کرد کە وەکو گەنم و جۆ و ڕەز و باخەکان ئەمانە هەر هەمووی بێگومان کاریگەریان ئەبێت خۆڵبارینەکە لەسەری بەڵێ بێگومان هەروەکو باسمان کرد یعنی دەتوانین بڵێن بەخوی ڕێژەی نەهاتنی باران لە کاتی خوددا کار دەکاتە سەر
کشت و کاڵ و گەنم و جوهەتە ئەخیری چون تو لە مانگی 2 3 و 4 پێویست پێ ئەگەر بێت ئەمەلکاتی خوددا نهات ئیتر زەرێکی زۆر بە زەوی کشت و کاڵەکان دەکەوێت کەواتە بڵێن دەتوان بڵێن نەهاتنی بارانەکە زیاتر کاریگەری هەیە لەوەی لە خۆڵبارینەکە واتە خۆڵبارینەکە ئەو زیانە ناگەێنێت کاوەنی کە بارانەکە نەبوونی بارانەکە زیانەگەێت بەڵێ بێگومان یعنی کاریگەری سەرەکی نەبوونی بارانەکە بۆ نمونە ئەگەر تەماشای لەم چەند ساڵی ڕابردوودا ئەگەر تەماشا بکەین ئەو وشکە ساڵیانە کە لە عێراق ڕووداون لە ساڵی 2007 و 8 و ڕێژەی بارانبانی زۆر کەم بوو ئەمە لە سەرتاسەری جیهان بارانبارینێکی کەم بوو لە کوردستان و لە عێراقیش بە هەمان شێوە ڕێژەی بارانبارین لە کوردستان نەگەیشتە 350-400 میلیمتر زۆر کەمە چون ئەگە بێت ئەمە تەماشا بکەین لە ساڵی 2019 ڕێژەی بارانبارین 1000 میلیمتری تێپەڕاند ئەم ساڵ چاڕوانی چیەکە ئەم ساڵ بێگومان تاکو ئێستا لە ئەگەر کوی پارێزگاری هەولێر وەرگین واتە هەموو تەماشا بکەین بە یەکچەوە تەماشا بکەین ڕێژەی بارانبارین لە پارێزگاری هەولێر هەتاکو ئێستا 350 لە بۆ 400 میلیمتر تێپەڕ نەکردووە بێگومان زۆر کەمە خۆی ئەو سەقفەی کە هەیەی یاخود ئەو ژمارە ئەو ئامارە چەندێکە ئەبێت خۆی بە پێی شوێن دەگۆڕێ بە پێی شوێن دەگۆڕێ بەڵام ئەگەر دەتانی بڵێن 600 لە بە 700 میلیمتر بێت ئێمە تا ڕادەیەک سەلامەت دەبین بەڵام گرنگترین شتەوە لە کاتی خۆیدا بێت لەو کاتە مەتەنە کە کشت و کاڵ ئیسیفادە لێ وەردەگریت یاخۆ لەو کاتە بێت کە دەکرێت بڵێن بوو سەوزایی باش بێت بوو سەوزای سروشتی یعنی هەروە جوورەکانی بارانبارین ئایا بارانبارینەکان بە شێوەیەکی نەرم و نم دەبارێت یاخود بارانەکە بە شێوەیەکی بە خوڕی دەبارێت و دەبێتە هۆی ڕوودانی باشە کاکە بەرباسی کاتت کرد ئێستا کاتەکەتیان نەپەڕیوە بۆی کە ئەگەر باران ببارێت ئایا زیانە بێت یاخود ئەم بارانەی چەند ڕۆژ لەمەوە پێش کە بارانێک هەبوو ئەوە سوودی گەیان بە کشت و کاڵەکان یاخود بەخۆی بە پێی بچوونی جوتیارەکان بێت و بە پێی ئەوانەی کەەوە شارەزان لە بواری کشت و کاڵ ئەوانە زۆربەن ئاماژەوان کردووە سوودیان لێ نەبینیوە سوودیان لێ نەبینە بەڵێ چۆن ئەوان زیاتر لە مانگی بڵێن لە مانگی 3 و 4 زیاتر ئیسیفادە لێ دەکەن و ئەگە تەماشاش بکەن لە مانگی 3 و 4 ئێمە بارانمان نەبوو تەنها شەپۆڵێکی بەفربارینمان هەبوو ئەویش لە نەورۆزدا بوو تاوکو ئەم کوتایش ئەم بارانە بێگومان بوو سەوزای سروشتی زۆر باشە بۆ ناوچە چیایەکان و ئەوانە بۆ سەوزای سروشتی زۆر باشە بەڵام لە دەشت و ئەوانەی کە بڵێن پلێگەریمان تێدا نزمە یاخود ئەو شوێنانەی کە بەستی کشت و کاڵی بەکارهێنرابوون دەتوانم بڵێم ئیسیفادەیەکی ویان نەکرد کاک ڕێبەرکەواتەوە بێت ئەبێت چاڕوانیەوە بکەین کە بەرهەمی کشت و کاڵی ئەم ساڵی هەرێمی کوردستان ئەو ئاستە چاڕوانکراوە نەبێت کە ساڵانی پێشتر چاڕوانمان کردووە کە باران ببارێت بەرهەمی کشت و کاڵی زیاد بکات بەڵێ بێگومان هەر حکوومەتی هەرێم و وەزارەتی کشت و کاڵیش ئەمان ئاماژە پێ کردووە کە چاوەڕێ ناکرێت بەرهەمی کشت و کاڵی ئەم ساڵ بڵێن وەکو ئەو ساڵە نەبێت کە باش بووە وەکو ئەو ساڵە نەبێت کە باش بووە بۆیە لێرە وەزارەتی کشت و کاڵ دەبێت پلانێکی گونجاوتریان هەبێت بۆ ئەوەی لەگەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا بگونجێت و هەروە تەماشا بکەن کە بزانن تەرکیز بکەنە سەر کامە بەرهەمی کشت و کاڵی و هەروەها چوون بتوانن ئەم بەرهەمە کشت و کاڵیانە لە ناوخۆی وڵات ساغیان بکەنەوە یاخۆ چون دەتوانن ئەگەر بە بەکارهێنانی ساردکراوەکان و چون دەتوانن خەزنیان بکەن و بۆ کاتێکی تر ئیسیفادان لێ بکەن جێبووی ئەمە هەموو پێویستە دیراسە بکرێت لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و هەروەها حتمما بە هەماهەنگی لەگەر ناوەندە ئەکادمیەکان بۆ ئەوە هیچ نەبێت ینی دەرهاوشتەکانی گۆڕانکاریەکانی کەشەوە لەسەر سێکتەری کشت و کاڵ لەسەر ئابووری وڵاتکەم بکرێتەوە کاک ڕێبەر ئەوەی کە ئێستا جیهانیش سەرقاڵە پێوەی هەر گۆڕانکاری کەش و هەوای گۆی زەویە کە مەترسێکی زۆری لەسرە بێگومان دەی ئێمەش بەشێکین لە دانیشتوانی ئەم گۆی زەویە بۆیە بیابانەکانی عێراق وەک باست کرد بیابانێکی زۆری لێ ئایا مەترسی ئەوە هەیە کە عێراق بەرەو بیابان بوون بڕوات کە ئەم خۆڵبارینانە دەبینرێت و بارانێکی کەم هەیە بەڵێ بێگومان هەر لە آخر کۆنفرانسی ژینگەی لە گلاسگۆ ئەویان ئاماژە پێ کرد یعنی عێراق یەکێکە عێراق خراوە لیستی وڵاتە ئەو وڵاتانەی کەەوە لە زۆنی خەتەر ناکەن لە وەتە پێشتر یعنی ئەمانە چەند وڵاتێکیان دیار کردو یعنی یەکێک لە وڵاتان عێراقە
کە ڕێژێ بە بیابانبوونی زۆر زیاد دەکا و هەروەها لە ڕاپۆرتەکان لە درافتەکە ئاماژە بەوە دەکا کە عێراق لە ماوەیەکی بڵێن لە چەند ساڵی داهاتوودا 115 لە بوو 120 سەرچاوەکانی ئاو لە دەست دەدا کەواتە دەکرێت ئەمێ بڵێن لە داهاتوودا ئەگەر ئاوهاواکە کە شەوا بەو شێوە بیت ڕێژە بارانبارین هەرکەم بیت کۆچی پێچەوە نەڕوو دەدا چون خەڵک کە تو کشتتوکاڵت نەبێت و کە تو بڵێن بەرهەمی کشتتوکاڵی کەم بووە و شوێنەکەت گوندەکەت هەموو بە سەحرا ئیتر چاوەڕە چی دەکات بەو وەزە ئێساش کە لە عێراق هەیە ئیدی معاشرەکان باش نین بۆ عێراق بەڵام کوردستان هەروەکو ئاماژەمان پێکرد دەتوانی بڵێن کوردستان زۆر باشترە بەڵام پێویست ئێمەش خۆمانی بۆ ئامادە بکەین یعنی دیراسەیەکی بڵێن بە تەواوەتی کوردستان لەم ڕوانگەی گۆڕانکاری کەش و هەوە دیراسە بکەین و توێژینەوە لەسەر بکەین بزانین ئێمە چۆن دەتوانین خۆمان لە گۆڕانکاریەکانی کەش و هەوە پارێزن و هەروە چۆن دەتوانین زەویەکانمان بەکاربێنین بۆ ئەو پرۆژانێکی ئێمە دەمانەوێت ئەگە تەماشای شاری هەولێر بکەن هەولێر لە 20 ساڵی ڕۆژدا زۆر گەورە بووە هەم خەڵکێکی زۆر ڕێی تێکردووە هەم بڵێن پانتایەکەی زیاتر بووە لە ڕوویدانی بەڵێ بێگومان بەڵێ خەڵک معامل زیاد بووە و هەروەها هوکارەکانی گواستنەوە زیاد بوون ئەمە هەموو فاکتەرن کە ڕێژەی سیوت بەڵێ سپاس دەکەم ڕێبەر مزوری مامۆستای زانکۆ و شارەزای کەش و هەوا ئەم بەیانە لەگەڵمان بوویت و کەمە گفتوگۆمان لەسەر و کەش و هەوایەکە بەو هیوایی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەندە هۆشیار بن کە هەمیشە دەڵێن هەر کەسێک وەگەر بتوانێت درەختێک بچێنێت بۆ ئەوەی کە کەشوهەوایەکی سەوزمان هەبێت تا سەوزایی و ڕێژەی ئۆکسیژین زیاد بێت ئەو بێگومان مەترسەکانی گۆڕانکاری کەشوهەوا لەسەرمان کەمترە بێت زۆر سپاس دووبارە بۆ بەخێرهاتن دەکەین و دووبارە سپاس دەکەین بەڵێ بەردەوامی لەگەڵتان بابەتەکانی دیکەشمان کە ئێستا ئامادەن و بۆی کە ئێوە بینەری بن ئەوەیە کە بۆ ماوەی 2 ڕۆژە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بۆ پزیشکانی ددان لە هەولێر بەڕێوە چووە کە زیاتر لە 1400 پزیشک بەشداریان تێدا کردووە کۆنفرانسەکە تایبەت بووە بە وانە پزیشکیەکان کە وانە پزیشکی جۆراوجۆرەکانی تایبەت بە پزیشکی ددان و 48 وانە بێژ و توێژەری ناوخۆی و هەروها نێودوڵەتیش وانیان گوتوۆتەوە بە مەبەستی بەرەو پێشچوونی کەرتی تەندروستی ددان لە هەرێمی کوردستان. کۆنفرانسی ئەولێری نێودوڵەتی بۆ پزیشکی ددان زیاتر لە 1400 پزیشک بەشداریان تێدا کرد بە مەبەستی وەرگرتنی نوێترین زانیاریە پزیشکیە جۆراوجۆرەکانی ددان لە کۆنفرانسەکەدا 40 وانەبێژ و توێژەری نێوخۆی و 8 وانەبێژ و توێژەری نێودوڵەتی بەشداریان کرد و قوتابیان و دەرچووی کۆلیژە پزیشکەکانی ددانیش بەشداربوون تێیدا سەرۆکی لقی ئەولێری سەندیکای پزیشکانی ددانیش پێی وایە ئەم کۆنفرانسانە گرنگیکی زۆری هەیە بۆ بەرەو پێشچوونی پزیشکی ددان لەم کۆنفرانسەدا نزیکەی 48 وانەی تێدایە وانەی تۆری تێدایە کە 8یان لەو وانە بێژانە لە دەرەوەی وڵات هاتینە بۆ هەرێمی کوردستان بۆ پێشکەشکردنی ئەم زانیاری پزیشکیدان و هەروەها نزیکەی 40 وانەبێژی ناوخۆیی هەمان هەیە لە کوردستان و عێراق کە ئەمانە نوێترین زانستی پزیشکیدان پێشکەش بە پزیشکانی دانی خۆشەویستی کوردستان و عێراق دەکەن بۆیە نزیکەی 1450 پارتسمەنتمان هەیە کە هاتوونە شەیدای ئەم زانستەنە بۆ بەرەو زیاتر بەرەو پێشچوونی پیشەی خۆیان هەروەک دەزانین پیشەی پزیشکیدان لە گۆڕانکاریدایە و ڕۆژانە ئامێری نوێ و مەوادی نوێ دەرەچیتن بۆیە پزیشکانیدان ئەمڕۆ ئامادە بوونە بۆ وەرگرتنی ئەم زانیاریانە دەربارەی تەندروستی دەمودان و جوانکاریدان و پووکو ئەو بابەتانە وەکو ئەوەش ینی زۆر خۆشحاڵ بووین کە ئەم دکتۆرە ناوبانگانە هاتون و ئەم حاضرە بە سوودانیان دابەمە
هیوادارین کە لە ساڵانی داهاتوو شتیوا دووبارە ببتەوە و یعنی زانیاری خۆمان بەرەو پێشکەوتتر بین بۆ گەلی کوردستان. ئەستی جێگەی دەستخۆشیە کە ساڵانە ئەم کۆنفرانسانە ڕێک دەخرێ هەم بۆ دکتۆرەکان و هەم بۆ قوتابی پزیشکی ددانیش ئیسفادەیەکی زۆر لێ دەبێت چونکە ئەو دکتۆرانی کە لە کلینیکەکانی خۆیان یا لە خەستەخانەکان کە ئیشێکیان ڕێگایەکی نوێ دەبینەوە دەیدۆزنەوە لێکوانە لەو کۆنفرانسانە شەیری دەکەن ڕێگاکەی خۆیان و تەریقەتەکەی کە چیان کردووە بۆ ئەوی باشترین خزمەتی نەخۆشەکان بکەین. هەرێمی کوردستان بەهۆی سەقەمگیری و ئەو ئەمن و ئەمانەتی هەیەی وای کردووە زۆرترین کۆمپانیا بەشداری لە کۆنفرانسە جیاوازەکاندا بکەن. لە کۆنفرانسەکەشدا زیاتر لە 30 کۆمپانیای نێوخۆیی و بیانی بەشداریان تێدا کردبوو مامەستی نیشاندانی نوێترین ئامێرە پزیشکیەکان. پزیشکێکیش بڕوای وایە کە بەرەو پێشچوونی ئامێرە پزیشکیەکانی ددان کاراسانی زۆری بۆ دکتۆر و نەخۆش کردووە. بەڕاستی گرنگی کۆمپانیەکان خۆی لەوە دەبینێتەوە کە ئێستا نەخۆشی ئێمە بەڕاستی پێویست ناکە بۆ چارەسەری سەردانی دەرەوەی وڵات بکە. خۆی لە خۆیدا پزیشکیدان ئێستا بەشێکە لە دیجیتەلایز دنتیستری کە ئێستا دیجیتال دنتیستری کۆنتترۆڵی چارەسەری پزیشکی ددانی کردیە بۆی ئەو تەکنیکانێکە لێرە بەکاردێ و ئەو ئامێرانێک کە لێرە نمایش دەکرێت لەو پێشانگایە دەتوانین بڵین یەکاویەک خۆی دەگرێتەوە لەگەڵ وڵاتانی ئەوروپی و وڵاتانی دەرەوە. لە کۆنفرانسەکەدا 14 وەرکشۆپ تایبەت بە کێشە و چارەسەرەکانی ددان و جوانکاری ددان خرانە ڕوو مەبەستی بەرەو پێشبردنی پزیشکی ددان لە هەرێمی کوردستان. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. کوردستانی گەورە لە باکووریەوە بگرێت تا باشووری لە ڕۆژهەڵاتیەوە تا ڕۆژ ئاوای دیمەنی جوان و ناوازەی هەیە کە خەڵکێکی زۆر بۆ بینینی کوردستان سەردانی بەشە جیاوازەکانی ئەەکەن. جا لە باکووری کوردستان گۆلی وان یەکێکە لەو گۆلانەی کە سەرنجێکی زۆری گەشتیاران ڕائکێشێت. ئەم ساڵ 25,000 گەشتیار بۆ بینینی دیمەنە جوانەکان کاهی ئەو گۆلەیە سەردانیان کردووە. وا گەشتیاران ئەڵێن کە دیمەنە جوانەکانی گۆلی وان وای کردووە چەندین جار بچن سەردانی بکەن تێر نەبن لی جارێکی تریش بچنەوە سەردانی بکەن و گۆلەکە ببین. گراو و قەراغن لە گۆڵاوانێ دەماداویدە باڵا گەشتیارن خۆجهی و بیانی دکشینن. گراوا ئەختەمارێ، چارپاناکێ، گراوا ئادرێ و گراوا چووکان یەن لەسەر گۆڵاوانێ بسروشت و بەرهەمن خۆی یەن دیرۆکی ناسکرینە. لەو ماژی باڵا گەشتیاران ji seranseri cîhanê dikişînin. Bugün 2 saatlik tekne turuyla adamıza geldik. Meşbo di demijmeran di nava avê de geştkir ev der cihekî wekî behişta tayra û tawalan e. Bi xweza û cihên xwe yên dîrokî û dêra lê heye cihekî bêhempa ye. Li gor rêveberê geştiyariyê li Wanê îsal 25,000 geştiyar seredana gola Wanê kirine û ji bo siruşta wê ya xweşik û spehî bi grûpan xelk seredana golê dikin. 2022 yılı Van için em dikarin bêjin sala 2022 ji bo geştiyara Wanê destpêkeke nû bû. Rojana bi sedan kes hene dixwazin bên van cihên dîrokî û geştiyarî bibînin. Hejmarek zêde ya geştiyaran serdana mozexaneya Extêmarê dikin. Hatina vê rêjeya zêde ya geştiyaran nîşana wêyekê ye û îsal hejmara geştiyaran zêdetir bibe. Gola Wanê bi her çar gravên xwe xwedî nirxekî çandî û dîrokiyê mezinin. Ji xwe dîmenên wê yên spehî bêhempan e. Ji ber vê yekê jî dibe meqseda wêne kêşan ji nava welat û li derveyê wê. Şu anda Çarpanak Adası'na gelmenin en... Niha dema herî baş ji bo hatina vî cihê. Niha werza hêkkirina newresana. Em dixwazin geştiyar û hawelatî pêl bi pêl serdana vê derê bikin û vir bibînin. Em nêzî heftê wêne giran hatine vê derê ji bo dîmenên ciwan yê vê derê bikişînin. Li vir hewayeke pir xweş heye. Gola Wanê yan ku behra Wanê gola herî mezina Bakurê Kurdistanê ye ku roava golê 3713 kilometre ducar e. Ev gola ku navê xwe dide bajarê Wanê jî gola sodayî ya herî mezina Bakurê Kurdistanê û cîhanê ye. Ava golê pir şor û sodayî ye. Bê sabûn kev dide û bê kerestin paqijî jî her tişt di nav de tê şûştin û paqijkirin. Tê gotin jî ava golê ji bo nexweşiyên çermî gelekî baş e.
باسی ئەو گۆل و ئاوانەمان کرد کە لە کوردستان هەن با کەمێکیش باس لە چیابەرزەکانی کوردستان بکەین بە تایبەتی بەرزایەکانی بانەی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێستا بۆ یەکەم جارە لە بانە لە بەرزایەکانی بانە چالاکیەک ئەنجام بدرێت ئەویش چالاکی فڕینی پاراگلایدەرە کە وەرزشەوانێکی زۆر لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ناوچەکانی دیکەش سەردانی بانەیان کردووە بووی کە لەوێ یەکەم جارە ئەم چالاکیە بەڕێوەچێت و فڕینی پاراگلایدەر پێویستی بە شوێنێکی بەرز هەیە و ناوچەکانی کوردستانی ئێمەش زۆر گونجاون بووەوە پێکەوە بینەری ئەم بابەتابی. یەکەمی چالاکی وەرزشی پاراگلایدەر لە بەرزایەکانی شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچوو. ئەم جارەیانجگە لە وەرزشوانانی بانە لە چەندین شاری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیش خوازیاران بەشداریان لە چالاکیەکەدا کرد. بۆ ئەوەی هەم فێری فرین بە پاراگلایدەر بن هەمیش ئەزمونونەکانی خۆیان بۆ یەکتر باس بکەن. میوانهایەکمان هاتوون لە تاران و شیراز و پاو و کرماشان و ئومیدوارم بتوانین لەگەڵ ئەوان و بە کۆبوونەوەی ئەوان بتوانین تیمێکی گەورە دروستکەین و بانە زەرفێتی ئەوەی هەیە کە خەلەبانەکانی بتوان لەم ڕشتەیە گەورە بنە و سەرکەوتوو بن بعد بانە سایتی خۆشی هەیە و ئەتوانین ئیسپادەی لێ بکەین و مەنزەرەهای زۆر جالبی هەیە. لە شارەکانی بانە، سنە، کرماشان، مەهابات و پاوا زیاتر لە 30 وەرزشوان و لە تاران و شیرازیش 5 وەرزشوانی پاراگلایدەر لەو چالاکیەدا بەشداریان کردووە. ئەوان دەڵێن ژینگەی ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی و شاری بانە بە تایبەت بۆ فرین بە پاراگلایدەر گونجاوە و جگە لەوەی خەونی فرینیان بەدی دەهێنێت هاوکات ژینگەیەکی کەموێنەش لە ئاسمانەوە دەبینن. بانە فعلا تا ئەمە لەحزەیە 13 نەفەر خەلەبانین کە تعدادی 4 تا 5 نەفەریان قەدیمیترێکن و یەک دوو کەلاز لێمە سەرترێکن و ئێمەش تقریبان ساڵێک 6 مانگ حمانگە تعدادێکمان دەستمان پێکردووە زۆرمان پێشرەفت کردووە. بانە شوێنێکی زۆر عالیە بۆ وەرشە هەم بۆ خانمەکان هەم بۆ ئاغاکان کاتوان لە سنینی زۆر کەمەوە تا سنینی زۆر سن و ساڵێکی باڵەپانی زۆر مهم نیە لە مەرشە دەست پێ بکەن هەم بۆ خانم هەم بۆ ئاغا. فرین بە پاراگلایدەر لە ڕۆژهەڵاتی کوردستان یاریەکی نوێیە. لەگەڵ ئەوەش پێشوازیەکی زۆری لەلایەن هاوڵاتیان بە ژن و پیاوەوە لێکراوە بە شێوەیەکە یەک لەسەر سەی ئەوانەی لە خولەکانی فێربوون و چالاکیەکان بەشداری دەکەن ئافرەتن. بەڕێوەبەرانی ئەو چالاکیەش بەڵێنیان داوە چالاکیەکە بکەنە ساڵانە و بەرفراوانتریشی بکەن. پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بۆ هیوای کە پرۆگرام بەدڵی ئێوە ببێت و بابەتەکانی سەرنجی ئێوەی ڕاکێشان بێت تا ئەڵقەیەکی دیکە و بە یەکگەیشتنەوەیکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە بەخواتان ئەسپێرم ماڵتاناوە خاتان.